لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێبێت ئێمە ئەپرسین ئەم بیتاقەیە یاخود ئەم بلیتە کە ئەم ژماری لەسەر نووسرا و تۆی هاوڵاتی ئەیکڕیت یان هەندێک لە هاوڵاتیان کەیکڕن بە 2000 دینار ئایا تۆ بەختی خۆت تاقیقیتەوە یاخود وا لێت ئەما بێ بە خویەک لەلات و دواتر ئەبێتە قمارکردن و زۆر جار وەکو ئەڵێن خۆیان ئەڵێن کڕیارەکان و فرۆشیارەکان ئەڵێن ئەمە وەکو قمارێک وایە ئەگەر بیبیتەوە یاخود دۆڕی هەر هەڵیت و هەمان شتە لەگەڵمان نابن ئەمە سیغەیەکی قانونی نییە ئەجار و بەلایە فەرمووی بێزەبت ئێمە زەلامان لە ئەیناسین خەڵاتەکە 7 ملیۆنە معقولە بای 6 ملیۆنی کڕیوە خۆی ئەڵێ چی ئەڵێ ئەو کەسە عاقڵە دانەیە کڕێ یەکێک شانسی خۆی تاقی کاتەوە بۆ یەک بیتاقە یەک بیتاقە ئەگەر نەکڕێک کەرە ئەگەر لە یەک بیتاقەش زیاتر بکڕێ هەر کەرە خۆی خۆت و شانسە یەکدانێ بەس ئێرە بەڕاستی سیغەیەکی ناقانونی وەرگرتووە ئەوەی کە بیتاقەیەکیان ئەوەی کە قمارێکە هەڵەیە ئەگەر ئەوەی کە ئەش دۆڕێ هەر هەڵەیە ئەوەی کاشیباتەوە هەر هەڵەیە چونکە کەس خەیری نابینێ ئەم پارەیە تۆ تەماتاتی بێتوانێت یەکڕی برادرمان لایە بۆی دەرچووە حوتی وەتجوبای 6 ملیۆنیکەی کڕێتەوە هەمووی دڕانۆ دوایەوە من بە کورت و مەختصری پێڵم بە قەناتەکەتان ئەمە سیغەیەکی ڕسمی نییە ئەمە بیتاقی نیە هەموو ڕۆژ لە سلێمانی خوێنێتەوە لە ماڵان لە دوکانان ماڵایان لە دوکانە لە ماڵە فەرقی نییە لا شوێنەکە بێەوە مهمەوە دەرێچێن بۆ خەڵکو لەگەڵا بێ خەڵکە چێ لەگەڵیانە یان ئێستا بڵێنەوەی کە کڕیارن بانگیانەکە چێ لەگەڵیانە بە ئاگاداری بانگێکاڵێ وەرە لەگەڵما من خۆمێشێکم لەوانەی کە چووم لەگەڵیانە بۆ خوێندنەوە یعنی خوێندنەوەکەی بڵێن غەل و غەشی تیان نییە بۆ غەشی تیابکەیە بە تۆپە ڕقەمەکان دەرەچیان بە تۆ بە گۆزەیە وەلانێ و جیهازەکە باەیەی تۆپێک گێتە دەرەوە لە دوکانە لە محلێکە دایان لە ماڵان لە محلێکە بەخشیشێکێن بە ساحب ماڵەکە ڕسمیش نین هیچیان ڕسمی نین هیچی ڕسمی نیە بلا جوانەکەم ئەمە جێتێکی ڕسمی پێینەوە تۆ ئەمە دانێ ئەمە تعلیماتەکەتە ئەمە عەفەویە هەچی هاوپاری زۆر بە ئەیکڕێ ئەشنە شوچێکەوە ماڵی برادرێکەوە ئەیخوێنەوێنە وەڵە لیستەکەیە یعنی ئەمە سیغەیەکی قانونی حکومەت تێریمی نییە نازانینە چۆ تەبعکردن بیتاقانە چەند ساڵە تۆ خەریکی بیتاقە وەڵاهی من ئەوەتی فامم کردێتەوە ئەیکڕم وردە یەک قەت بۆ مەسەن لەم گوزەرەیە یان لە شوێنەکە ببێتە هۆی ناخۆشی لە کڕنی بیتاقەیە کەسێک مەسەن وەکۆم برادرەوتی ئیفلاسی کردووە بۆی دەرناچێت چەند جارێک دوێتی بۆی دەرناچێ لە ئاخیرا بەسەر کەسێکە ئاتەقێتەوە بەسەر کەسە ئاتەقێتەوە کە بیتاقەکەی داناوی فرۆشتیوار ڕوونایە لە بیتاقی ئاشتیوار ڕوونایە چونکە ئەمە وەکو بڵێن وەکو شوێنێک نییە کە قمارخانە بێ و قماری تیاب کرێ و بڵێن پارەی زۆری دۆڕان بێ و داوای پارەکەی بکاتەوە ئەمە بیتاقەیە خۆ یان نسیبە ئەمڕۆ مجایزەکانی بۆ دەرچوە حسابمان کردووە لە ماوەیە مانگیا 39 ملیۆنی بردووە بۆی دەرچوو ئارەوەڵڵا ئەوەی کە ئەیکڕێ بۆی دەرەچێت خۆتی کڕی بەخوا بڵێ کڕیان ئەی ڕۆژێکی کڕی یان ئەوە تا لە هەفتەیەکە لیان لەمانەکە جارێک ئێم ئەیکڕم چەند بیتاقاک 5 بیتاقە 4 بیتاقە ئاوە خەرکە ڕغبەتی خۆیت هەرکەس بە بۆ دەرچووە جارێ نەوەڵات جارێک دەرچوویتە هیچ کە جار کەی دەرچوو هەفتەیە لەوە پێش چەندێکە بۆ دەرچوو 500 دینار 500 دینار بەڵێ هەیە ئەریت بە ڕغبەتە بتاقەکە بۆ چەند پیا بوو بتاقەکە زۆر بێ زۆر بکڕی هەر بۆ دەرەچێ کەم بکڕی 4 بتاقە 5 بتاقە دەرناچێت ئەگەر بۆم دەرئەچێ شەرت بێ بە شەرتی خوا قەرەجاوە ئەو شۆفلێتەی ئەیکڕێنم نێڵم تایی بە قوڕی گۆڵانەکانی پیس ببێ و جا ئەوە وتمان بۆشی دەرچوو چی لێەکەی چی؟ بۆم دەرچوو حاجی دەی بە تاقی ئەو دەزانەوەم تۆفی قەتەی باوکەکە قات یەکانی لێ کەم لە عەقاری هەر مەتری ئەرزەکەی 10 دیناری پێهرابێ خواردی باوکو خوا ئەم لە یەک دانە شۆفلێتی لێ کڕم ئەوە جیب و باوکو لە کوێتی شۆفلێتی وا نەبێ بەڵێ ئەوەش ئێمەیەنی بەڵێ بۆ نمونە کەسێک چەند بیتاقەیەکە کڕێت باشە بەختی خۆی تاقیەکاتەوە چەند جارێک ئەم بەختە تاقەکەەوە چانسی نابێت و با بڵین پارەی وەرناگرێت باشە جارێک تریژێتەوەمان شت ئەکاتەوە بەڵێ عینە شتە ینی ئەمسانی کڕێتەوە بیتاقی بە چەنە 2000
خەڵکی مەسەن چەند بیتاقاکرێ لە لای تۆ تیاتی بڵێن 200 کڕەتیاتی 400 کڕەتیاتی 150 کڕەتیاتی 2 بیتاقا کڕەتیاتی بیتاقێگە کڕێ هەیە 400وانش بکڕێت ئای چۆن چی بۆ دەرچێ و بزانانی چۆن هەبوو مەسن پارێکی زۆری بۆ دەرچێت ئێستا ئەم بەیانێ زەلامێک جایزەی یەکەمی بۆ دەچۆ 5 میلیۆن بۆ جایزەی دووەمیشی پێبوو 2 میلیۆن بوو هەردوو جایزەکەی پێبوو لە 5 میلیۆن حەوت میلیۆن زیاتر نیوانی حوتیشی تایە 5 میلیۆنی تایە تر 3 میلیۆن و نیویشەیە بە 1000 دینار بیتاقیەوە ساڵە میشاکی من تازە هاتوومەتەوە ئەمە بکەم ئەویش بێ ئیشی وای لێکردم کە هاتم بۆ ئێرە ئەژینامە دوکانی فیتەریمە بۆ گە عەرزەیەکیان بەماتێ چۆن هاتم بۆ ئەمە کرد لەبەر ئەرزییانات هاتی بیتاقە بفرۆش نەک عەرزەیەکیان نەیامێت لە دوکان دەریان کردم کە سەحەب مڵکەکە دەری کردم دوکانەکەی ڕوخان ئیتر ناچاری ئەبێت چی بکە ئەبێ ئیشەی شکە بکەی ئێمە ڕخنە ناگرین لەم ئیشە بەقەدەر ئەوەی کامانێن بزانین ئەم میشە چۆنە ڕوات تێکی بەس پرسیاری من ئەوەیە ئەم میشە وەکو قومارێک نییە نا کابرا هەیە حەزەکە بیکڕێ هەیە حەز ناکە بیکڕێ هەر نایە بەلایە من بانگیشی کەم ێسابانی ئەو کوڕەکەنجە بێت لە منی بکڕێ منەڵە مەیکڕە با فێری ئەمە نەبیت ئەو پیاوە بێتە پێشە زەلامی وایە یەت ئەڵێ با بیکڕم مەیکڕە کاکە فۆرمی بایعگە سلێمانی نییە وای لە یەکەم کە نەیکڕێ بەخوا گەنجی تایە کە یەت داوای بیتاقا کاڵێ و بیتاقێم بەرێ ڕسمە پێیە تەسکەرە پێیە ئیتر ئەڕوا تۆ ئەو لە خەڵک کردووە قەت نەیکڕێ واللهی ئەتوان بڵێم بەس بەڕاستی من ئەم برادرانە هەمویان وەستاون زایرێکی تقریبان قێزەوەنە خۆشی کڕیت من کەم کەمی کڕم ئەگەر شتێک خوێکی ڕسمی بنێ جهێتێ پاڵپشتی بکە شتەکە بێ بە شێوێکی بەختی خۆ تاقیێت لە واللهی من ئارزم کردو لە چلەکان و ئێرە هەیە ئەی تۆ لە چەنەوە من چلنی من وایدی 50 لە چلەکان و قێرە هێ قەیناکە عزە تۆ لە چەنەوە مەسەن خەریکی ئەمریکا بڵێم لە 84 85 جوانێ ئەویش تاکتاشی ئەمان کرد چی دەرەسوو زیاتر گەورەترین جایزە 6000 سوئیسی بوو دوو قسمی هەبوو ڕافدین هەبوو مستەشفا هەبوو بەس بۆ هەموو عێراق بوو ئەوە مەسەڵەن حیسەی سلێمانی مەجموعەیە هاو هەموو شارەکانە هاو 6000 بوو 3000 هەبوو هەرزان بوو بتاقێ بە 500 بوو نیوێت لە تەکرا بە 250 فلس 500 فلس تۆی کڕی خاڵ یا میتاقانە جاروبار هیوا شانسە بۆ مەسەن بۆ دەرچێت بەڵێ بۆم دەرچێت بەس زۆر نا چەندێکە بۆ دەرچۆ وەڵا جاریشان 400,000 بۆ دەرچوو بە تازانەوە تازانەوە بۆ چەند بیتاقەکە و پێیا بوو تقریبا وابزانم یەک بیتاقەشە کڕی دوان سیانە کڕم چوارە کڕم پێنجە کڕم جاری وایە تر لەوە زیاتر ناکڕم گیان وەڵام من دەمێکە لە ناو بیتاقم لە حەفتاگانەوە هەڵای شتێکی هەڵە نییە شتێکی عالمی لە هەموو وڵاتێکایە دەرەچ کەس و بیر و باوەڕی خۆیە بۆی دەرەچێ بۆی دەناچێ بڕای پێ یاخۆ قومارکردن ناڵە شەنسا گینە قوماری چییە تو چوار بیتاقای پێنج بیتاقای کردی بۆچی قومارە و ناچی دەفتەرە دۆلار بڕیان 10,000 دۆڕێنی یان دەی بیتەوە پیان و تۆ متیانە لەبەرەوەی حرامە بەس لەبەرەوەی حرامە بەس چونکە ئێمە زوو وەختی خۆی کڕیمانە بڵین لە حەفتاکانە قالەی نەسیم هەبووە لە سابوونکەران ئەو کاتە بیتاقە بە 50 فلس بوو لە تێکمانەکڕی بڵین بە 20 فلس نازانم کاتەش لەبیرێتی یعنی خۆشە تۆ گەر بیتاقەیە بکڕی بتوێ یانەسی بێ خۆ بەخت بێت لە 5 بیتاقە 2 بیتاقە کە زیای کرد بڵین گەشتە 20 و 30 هەیە برادران باسییان کرد هەیە بای 400 بای میلیۆنەکرێەوە قومارەیکە یعنی تۆ گەر بای 5,000 کڕی ڕێگای هیچ شتێکی لێ ناگرێتە دەرەوە لە چایخانە دانیشی لە فێگە خۆی هەر 5,000 خەرجەکەی ئەمە وەکو خۆ شانسێکە ئەزای چۆنە ئێستا تۆ نییە مەتبعەیەکی جوان بناسی لە کەرکووک 8,000 بیتاقی بۆ تەبعکە کولفەکەی چەنە هیچ ناکەوێت ئێلەری فرۆشی ئەیفرۆشی ئەو پارەی بووێت ئەوواکەی بە جائیزە برا جوانەکەم لە خۆیەوە بێ بە جائیزە ئەوە نییە تۆ ئەمە ڕەسیدێکی هەبێت لەو ڕەسیدە بیەی بۆ منە 8,000 بیتاقە باشە 16 میلیۆنەکە چاپەکەم وانش 16 میلیۆنەکەوانێ خڵاتەکان تۆ بای 16 میلیۆنە فرۆشی کۆی بیتاقەکان کە ئەفرۆشرێ ناچێتە 12 میلیۆن 13 میلیۆن شێ ڕابحە لەوێ ئەبوو بیتاقە ئەوەی کە بیتاقی تەبعکرد هاتووە بازاڕەکەەوە ئەمە کورت و مەختەسەری ئیشەکەیە برا جوانەکە کورت و ئەوەش لەوانەیە کە ئیفرۆشە بایەکی ناداوای بردن یەکەم ئەوە وەکو هاوڕێمان وتی ئەمە کورت و مختصەرەکەی ئاوا ئەم بیتاقانە ئەفرۆشتێت ئاواش کڕیارەکان ئەیکڕن ئاواش کە گوێمان لێ بوو بۆیان دەرەچێت ئایا ئێمە ئەپرسین لە دوجارە وەکو خۆیان وەڵامیشیان نایەوە کە ئەڵەن ئەمە قومارە بەڵام ئەپرسینەوە ئەمە قومارکردە یاخود چانسی ناوچوانی خۆتە ئەگەر بۆ دەرچێ قەرەجاوە ئێمە بەخواتان ئەسپێرین کاتێکی شادێک تێبینە خواتان لەگەڵ ئەڵەن یان نەسیبە